ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری بە نوێنەرایەتی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری ڕۆژنامەنووس و نووسەری دێرینی ڕابوونی ئیسلامی شوان هەورامیان لە سلێمانی بەسەر کردەوە و لە دوای ئەحواڵپرسی و لە نزیکەوە ئاگاداربوون لە ڕەوشی تەندروستی خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشی. وەکو ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری و بە ناوی هەم جەنابی مامۆستا و کۆی ئەندامانی ئەنجومەنی باڵا سەردانی کاک مامۆستا شوان هەورامیمان کرد. ئێمە هەمومان دەزانین کە مامۆستا شوان یەکێکە لە قەڵەمە دیار و ڕاگەاندکارە هەرە ماندووەکانی ڕابوونی ئیسلامی قۆناغ لە دوای قۆناغ و یەکێکیشە لەو براو قەڵەمانەی کە لە هەموو قۆناغەکانی کاری کۆمەڵی دادگەری و پێشتریش لە هەموو قۆناغەکاندا جێپەنجەی دیار بووە و کاری هەبووە. دوا هەمین پۆستیش کە ئێستا تێیدا بەردەوامە وەک بەرپرسی بەشی ئەرشیفی ناوەندی کۆمەڵی دادگەری کوردستان کارەکە ماوەیە کە خۆی پەروەردگار بە نەخۆشیێک بەسەری کردوتەوە. ئێمە دوعای شیفای بۆ ئەکەین و دوعاکەین خۆی پەروەردگار شیفای بدا و نەخۆشیەکەشی بیکە بە مای کەفارەتی گوناهەکانی. ئەمڕۆ ئێمە هاتین هەم بۆ بەسەرکردنەوە و هەم بۆ نرخاندنی هەوڵ و ماندووبوونی ڕابردووی و هەم بۆ پێدانی قەڵغانێکی ڕێزلێنان. شوان هەورامی لە دەی 1970 بووە بە ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی بزوتنەوەی ئیسلامی لەگەڵ بەشێک لە هاوڕەکانیان گۆڤاری دەنگی باوەڕیان دەرکردووە. لە ساڵی 1992 بۆ 1998 سەرنووسەری ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامی بووە. لە کۆنفرانسی ساڵی 1994 و کۆنگرەی 1997 بزوتنەوەی ئیسلامی دەبێتە ئەندامی سەرکردایەتی. لە دوای دروستبوونی کۆمەڵی دادگەریش دەکرێت بە بەرپرسی ماڵپەڕی کۆمەڵ. لە ساڵی 2008 دوای دامەزراندنی کەناڵی پەیام دەکرێت بە ئەندامی ستاف و تا ئێستاش بەرپرسی ئەرشیفی کۆمەڵی دادگەری کوردستانە. ڕێزلێنانێکی گەورەی ینی لە قەڵەمەدەم کە برایانی ئەنجومەنی سیاسی تەشریفیان هێناوە و ئەو خەڵاتیان تەقدیم کردووم. ئەوە نیشانەی گەورەی خۆیانە، نیشانەی ئەوەیە کە ڕێز لە ڕابردووی ئەندامێکی خۆیان ئەگرن. ئەمە هەم بۆ من جێگەی شانازیە، هەم بۆ ئەندامانی کۆمەڵی دادگەری جێگەی شانازیە. و من لەم مناسبەتە هەر ئەوە نەم هەیە کە بیڵێم من لە تەمەنی ڕۆژنامەوانی خۆمە هەوڵم داوە ئەو قەڵەمەی خۆم پاک ڕاگرم، نەیفرۆشم و ڕازگۆ بم لە کارەکەمە هەتا بتوانم ینی خزمەتی پێ بکەم. وەکو نرخاندنێکە بۆ ماوەی ئەو 37 ساڵی کە وەکو ڕۆژنامە نووسێک بە بەردەوامی لە هەموو وێزگەکانی ژیانی سیاسی بزافی ئیسلامی جیهادیە لە کوردستانە هەبووە. دوای نوێزگەی لە کۆمەڵی دادگەری بەرپرسی بەشی ئەرشیفە تاوەکو ئێستاش توانیوێتی ڕۆڵێکی گەورە ببینێ، ئەرشیفێکی گەورەی کۆمەڵی دادگەری کۆبکاتەوە و سەرۆکایەتی بکە. کاکشوان جگەلەوەی کە ڕۆژنامە نووسێک بۆ یاخود نووسەر و قەڵەمێک بووە، وەکو قوتابخانەیەک و مەدرسەیەکی فکری و پیشەیی وا بووە بۆ ئێمە هەمیشە سوودمان لێوەرگرتووە، چرایەک بۆ ڕێگای بۆ ڕووناک کردوینەتەوە. منە ئەو ئیشانەی خۆمە و کارانی لە بەشی ئەزمون و ڕوانگە کردومە، هیچ کارێکم نەکردووە بە فلتەری کاکشواناتیانە پەڕی بێ. ئەوەندە لێ ڕابینی وم زۆر عەزیەتم ماوە. شوان هەورامی دەڵێت ئەوەی گرنگە و هەوڵم بۆی داوە ئەوەیە قەڵەمەکەم هەمیشە بە پاکی هێشتۆتەوە، هەمیشە بە باشی بەکارم هێناوە. ئێستاش کە ناوبرا و خوددا بە نەخۆشی بەسەری کردوتەوە، هیواخوازە ڕۆژنامەنووسان بە ڕۆڵی ڕاستەقینەی خۆیان هەڵبستن و هەمیشە ڕاست و حەق بێژ بن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.